بەناوی خۆی بەخشندنەوە مێرەبانستاوتان لێ بێزان و خۆشەویستان من عیمرانە میر خۆشحاڵم جارێکی تر لە هەڵوەستەوە هاتم و خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویست. ئەمڕۆ لە شاری هەولێرم و دەمەوێ هەڵوەستا لەسەر بەکارهێنانی مادەی هۆشبەر بکەم لە ناوەندەکانی فێرکردن. بەداخەوە لە هەرێمی کوردستان بەکارهێنانی مادەی هۆشبەر و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر ڕووی لە زیادبوون کردووە لە چاو ساڵانی ڕابردوو. بەداخەوە هیچ کام لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان نییە. شوێنێ مەکانێ شوێنێکی نەبێت کە جگەرە کێشەکانی لێ کۆبێتەوە و جگارەی تێدا بکەشن. بەداخەوە لە قۆناغەکانی ئامادەیی بە تایبەت جگەرە کێشێکی یەکجار زۆر دەبینین. نێرگلەکان لەسەر شەقامەکانن، جگەرەکان لە نێو قوتابخانەکانن، مادەی هۆشبەر لە نێو جیرفان و زۆرێک لە بازاڕەکانی هەرێمی کوردستانن. ئەگەر ئەم دیاردەیە کۆنتڕۆڵ نەکرێت بەداخەوە کارە ساتێک دروست دەکات کە لەوانەیە ئیتر کۆمەڵگان نەتوانێت بخۆی بێتەوە. بۆی ئەمڕۆ لە هەولێرم و هەڵوەستە لەسەر ئەم بابەتەیە دەکەم، ئێوەش بینەر و بیسەرمان بن. بێگومان لەگەڵ ئەو گۆڕانکاریانی بەسەر دنیادا هاتووە و لە ناویشانە کۆمەڵگەی کوردستان بەدەرنیە لەو گۆڕانکاریانە کە بەشی لە گۆڕانکاریەکان هەمیشە سلبی نەرێنین، کاریگەری خراپ لەسەر بیرکردنەوە، ڕەفتار، دەروون ئەوەی ئینسان دروست دەکات. لە کۆمەڵگەی کوردیا ئێمە وەک وەزارەتی پەروەردە ئەتوانین بڵین لە کۆی دانیشتوانی هەرێمی کوردستان زیاتر لە سێیەکی دانیشتوان ئێمەلی بەرپرسیارین. ئەویش بەوەی کە ملیۆنێک و 900,000 قوتابیمان هەیە لە کەرتی خوێندنی حکومی و نزیکەی 130,000 قوتابیشمان لە کەرتی خوێندنی ناحکومیە، واتە سەر و 2 ملیۆن قوتابیمان هەیە. ئەمە بەدەر لەوەی کە بە ژمارەی مامۆستایان و فەرمانبەرانیشەوە نزیکەی 165,000 میلاکێکمان هەیە، واتە ژمارەی ئەوەی کە وەزارەتی پەروەردەلی بەرپرسە ماشەڵڵا ژمارەیەکی زۆر و زەوەندە بەراورد بە دانیشتوانی هەرێمی کوردستان. بۆ ئەم ساڵی خوێندن جیاواز لە ساڵانی ڕابردوو دەستپێکی ساڵی نوێی خوێندن بە پرۆژێکی جیاواز دەستی پێکرد. ئەویشەوە بوو لەسەر پێشنیار و دەستپێشخەری جەنابی وەزیر لە هاویندا لە پشووی هاویندا دەستپێشخەری کرد بۆ ئەوەی پرۆژێکی ڕاگەیاند کە ئەم ساڵ نامیلکەیەک ئامادە بکەین لەسەر هەندێک لەو دیاردانی کە لە ناو کۆمەڵگەی کوردیا باوە بۆی بتوانین وشاری دروست بگەینین بە قوتابیان و خوێندکارانی هەرێمی کوردستان. یەکێ لە بابەتە گرنگەکان کە ئاماژەیە بم بابەتی جەنابتان ئیشی لەسەر دەکەن ئێستا بابەتی مادە هۆشبەرەکان بوو. لەسەر ئەو بابەتە ئێمە لە زمانی نامیلکەکە تەورێکمان تەرخان کرد بۆ زیان و مەترسیەکانی مادە هۆشبەرەکان و توانیمان نزیکەی 10,000 نوسخە لەو ڕێبەرە بە زمانی کوردی و بە هەردوو شێوەزاری بادینی و سۆرانی تەبع بکەین و دابەشی سەر هەموو قوتابخانەکانی هەرێمی کوردستان بکەین و ڕێنماییکارانی پەروەردەی ڕاستپێران بە وتنەوەی ئەو بابەتانە یاخود ئەگەر ڕێنماییکاری پەروەردەیش وجودی نەبێت لە قوتابخانەکەیە ئەو مامۆستایی کە نزیکترین پسپۆری هەیە بۆ بابەتانە. ئەمە بەڵگەی بۆ ئەوەی کە وەزارەتی پەروەردە مواکەبەی ئەو گۆڕانکاریانە ئاکا کە لە کۆمەڵگەی کوردیدا هاتوون. ئێستاش جەنابتان وەک دەزانن هەندێک دیارتەی جگەرە کێشان لە ناو خەرسەکاراندا پەیدا بووە یاخود مەسەلەی بەکارهێنانی ڤیپ و نێرگە لەو ئەوە بۆ مەبەستە وەزارەتی پەروەردە ڕێنمایی تایبەتی لە دەستپێکی ساڵی نوێی خوێندن بۆ هەموو قوتابخانەکان دەرکرد کە بەکارهێنانی جگەرە یاخود ڤیپ یا نێرگە لە هەر جۆرێک لە ئەوە بێ لە ناو حرەمی قوتابخانەدا قەدەغەیە نهائیەن حتا بەکارهێنانی مۆبایل و ئامێرەکانی پەیوەندیش قەدەغەمان کردووە هەر لە هەمان ڕێنماییە هاتووە. لەبەرەوەی بەداخەوە زۆر جار ئەمانە مەسەلەی ئامێرەکانی پەیوەندی کێشەی زۆر لێ دەکەوێتەوە، کێشەی زۆر لێ بۆتەوە لە ڕابردووشە. مەسەلەی جگەرە کێشانیش هەم دیاردەیەکی نەشیاوە، هەم دیاردەیەکی نەخوازراوە، هەم گونجاونی لەگەڵ تەمەنی ئەوانە. لەبەرەوە سزاشمان داناوە بۆ ئەوانە تەبانەوە هەر سزای هەیە و ئاگاداری دایک و باوشان دەکرێتەوە بۆیە بە هیچ جۆرێک ئەوە ڕێگە پێدراو نییە. هەروەها ڕێنماییکارانی پەروەردەی کە پێشتر پیان دەگوترا توێژەرانی کۆمەڵایەتی دەرونی ئەمانش وەک یەکێک لە ئەرکەکانی خۆیان کە لە چوارچێوەی ڕێبەری ڕێنماییکارانی پەروەردەیە وەزارەتی پەروەردە ساڵی 2021 بڵاوی کردەوە بۆ هەموو قوتابخانەکان وەکو چوارچێوەی کاری ڕێنماییکارانە لەوێ هەیە کە ئەوانیچە لە ئەرکەکانیان ئەنجامدانی سمینار و کۆبوونەوە لەگە دایکان و باوکان و بۆ ئەوەی بەرچاوڕوونیان بدەنێ و شاریان بکەنەوە لەسەر ئەو دیاردە خراپانی لە کۆمەڵگەی ئێمەدا هەن. تۆ جاری وا هەیە خراپ بەکارهێنانی ئامێرە تەکنۆلۆجیەکانە.
جاری وهەیە مەسەلی نەرگەلە کێشانە پەنابردنە بۆ مادەی هۆشبەر یاخود تووشی لادانی جۆرا و جۆر دەبن گەنجی ئێستا متەسیرە بە تۆڕە کۆمەڵایەتیەکان متەسیرە بە ئینتەرنێت متەسیرە بۆ زەواهیرانی لە کۆمەڵگەدا بڵاو دەبنەوە هەرزەکارە جاری وهەیە مەسەلەن زۆر بەرچاوڕوونی نیە لە باشی و خراپیەکان تێناگات جەنابەت دەزانێت قوتابی بۆ لای ئێمە نزیکەی 3-4 ساعت لە ناو قوتابخانەیە 20 ساعتی لای خێزانە ئەم منداڵە یاخود ئەم هەرزەکارە لەبەرەوە ئەم ئەرکە بەتەنها ئەرچی حکوومەت نییە بەتەنها ئەرچی وەزارەتی پەروەردە نییە بۆیە ئەبێ خێزانیش هەماهەنگی بکە لەگەڵ مؤسساتی پەروەردەی بۆ زیاتر پتەوکردن و بەرجەستەکردنی ئەم هەمانجەی نێوان خێزان و پەروەردە وەزارەتی پەروەردە پرۆژەیەکی بە ناوی هەڵسەنگاندن ڕاگەیان ئەمساڵ کە بە شێوەی ئەلکترۆنی بە 15 ڕۆژداری فیدباکی قوتابی لە ڕووی ڕەفتار لە ڕووی هەڵسوکەوت لە ڕووی ئامادەبوون لە پۆل لە ڕووی ئامادەبوون لە قوتابخانە هەمووی دەنێرێتەوە بۆ خێزان بۆ ئەوی خێزان ئاگادار بێت لە هەڵسوکەوتی منداڵەکەی لە ناو قوتابخانە یاخود جاری وهەیە بە ناوی قوتابخانەوە دێتە دەرێت تەڵەبەیەک ئایا هاتووە بۆ قوتابخانە یاخود کە هاتووە دێتە ناو قوتابخانە ئایا ئامادەیە بێت لە ناو پۆل بۆ ئەوەی ڕاستە وەزیفەی دەستی کارژێڕی قوتابخانە و مامۆسایان و ڕێنمای کار بە دوواداچوون بۆ حاڵەتانە بکەن لە ناو حرەمی قوتابخانە بەس دوجار گرنگە کە خێزانیشی ئاگادار بێتەوە لەبەرەوە ئاتوانین بڵین لەسەر ئەو ئاستانەیە ئێمە ئیشی باش کراوە بۆ ئەوەی بتوانین مواکەبەی ئەم گۆڕانکاریانە بکەین بەسەر کۆمەڵگەی ئێمەدا هاتوو بەڵام دوجار وەکوتم ئەمە بە تەنها ئەرچی وەزارەتی پەروەردە نیە ئەرچی خێزانە ئەرچی مامۆسایانی ئاینیە ئەرچی مینبەرەکانی مزگەوتە ئەرچی دایکان و باوکانە ئەرچی ڕاگەاندنە ڕاگەاندنی شاقە بەڕاستی ئاماژە بەو خاڵە سلبیانە بکاکە لە کۆمەڵگەدا هەن پەرچاو ڕوونی بدا بە دایک و باوک ڕێنمایی تەندروستی ڕێنمایی دەرونی ڕێنمایی پەروەردەی بڵاو بکرێتەوە بەداخەوە ئێمە و کەناڵانە بینین بەشێکی زۆر کاتەکان بەشتی لابەلا بەفی ڕۆدەچێت لە هەرێمی کوردستان ڕاستیەکەی ئەمە هیچ بەڵگەیەکمان نییە کە مادەی هۆشبەر لە ناو قوتابخانەکاندا بوونی هەبێت بەڵام کە ڕۆژانە لە ڕێی ڕاگەیاندنەکانەوە و لە ڕێی لێدوانی بەرپرسانی وەزارەتی ناوخۆوە پێمان دەڵێ کە مادەی هۆشبەر ئەمڕۆ بڵاوە لە هەرێمی کوردستان جا من ناتوانم تەقیمیەوە بکەم بۆتە دیاردەیان نەبەس گرنگەوەی بڵاوە ڕۆژ نییە لە هەواڵەکانە بەرچاومان نەکەوێت کە ئەمەندە کەس گیران بە بەکارهێنان ئەوەندە بازرگانی کرد گیران ئەوەندە مادە دەستی بەسەردا گیران مادەم ئەمە هەیە ئەبێت تۆ احتیاطی خۆت وەرگری لە ناو دام و دەستگاکانی حکوومەتە جگەرە ڤیپ ئەمانە هەیە بەڵێ تاکو تەرای بە تەڵەبی گیراوە یاخود هەبووە پێشتریش یاخود ئێستا تۆزی ئەم دیاردەی ڤی بوشتە بڵاو بۆ تۆ ڕەنگە ئەوەی بێ بەڵام بەم تەعمیمەی وەزارەتی پەروەردە بە تاوەتی ئەتوانین بڵین کار لەسەر بنبڕکردنی کراوە و ئەگەر تەڵەبێکیش بەدزیەوە لە شوێنێک بیهێنە بی با لەگە خۆی هەر وەختی پێ بگیرێ ئیجرات و ڕێکاری کارژێڕی بەرامبەر گیرێتە بەر بەڵێ تەوان ئمە تا ئێستا ئامارێکی دەقیقمان لە بەرداشتدان نییە بەڵام بەپێ ئەو کەیسانێک کە دەبینین و بەپێ ئەو حاڵەتانی کە ئێمە جێبیستی دەبین یان بەپێ ئەو داتا کەمانێک کە لە ڕاگەاندنەکان بڵاو دەکرێتەوە وا هەز دەکرێت ئەم حاڵەتە ئەم بابەتە لە حاڵەتەوە دەدەسێت دەبێتە دیاردە واتە دیاردەیەک کە ڕەنگە تا ئێستا کۆمەڵگەی کوردی هەستی پێ نەکردێت و تەنانەت خودی ئەوانەی کە هۆشیاری یان کار لەسەر هۆشیارکردنەوەی مادەی هۆشبەر دەکەن تاوێکە هەستیان پێ نەکردەوە بەڵام ڕەنگە لە داهاتوودا مەترسیی گەورە لەسەر هەرێمی کوردستان دروست بکات بە تایبەتی لە نێو هەرزە کارەکاندا چونکە ئەگەر سیر بکەین ئەو مادانێکە ئێستا داخلی عراق و هەرێمی کوردستان دەبن زیاتر لە 18 زۆر مادەیە و هەندێک مادەیان بە نرخێکی زۆر هەرزان و لە ڕادە بدەر هەرزان دەفرۆشێ واتە گەنجەکان دەتوانن یا هەرزەکارەکان دەتوانن بە ئاسانی دەستیان بکەن هەرچەندە ئەو مادانی کە زۆر هەرزان دەفرۆشێن سەرڕای ئەوەی ئێمە دەزانین مادەی هۆشبەر کاریگەری خراپی هەیە لەسەر لایانی دەرونی و عەقڵی چونکە پۆلینە بەسەر نەخۆشیە عەقلەکان واتە تۆ کێشەی عەقلیت بۆ دروستەکە و سەرڕایەوە کە کێشەی جەستەیشت بۆ دروستەکە بەڵام بەشێک لەو مادانە کە کۆمەڵێک مادەی ژاراویان تێکە کراوە واتە زیاتر لەوەی کە ئێمە پێشبینی دەکەین زیان بەخشە بەڵکو ڕێژەی زیان بەخشەکەی زۆر بەرزتر ئەگەری هەیە تووشی نەخۆشی تری درێژ خایەنت بکە واتە تەنها مادەکە نیە بەڵکو کۆمەڵێک مادەی تری تێکراوە بۆ ئەوی ئەو هەرزەکارە یا ئەو گەنجە تووشی نەخۆشی درێژ خایەن ببێتن کاتە دەتوانین بڵێن ئێستا لە هەرێمی کوردستان بە تایبەت هەرێمی کوردستان هەرزەکاران زیاتر وەک بەکارهێنەر بەکاری دێنین ئەویش بەوەی ئەوەی کە هەز دەکەن کە نرخەکەی هەرزانە یان بە ئاسانی بەدەستیان دەکەی وەکو باسم کردکە کوالێتەکەی خۆی مادەی هۆشبەر خراپە بەڵام کوالێتەکەی خراپتریشە بۆیە بە نرخێکی وا بەو شێوەیە هەرزان بەدەستیان دەکەوێتن
کەواتە دەکری ئەگەر هاتو ئەو حاڵەتە کۆنتترۆل نەکرا و درێژەی کێشرا بێگومان ئەو ڕێژەیە کە ئێستا هەیە مەترسی دارتر دەبێتن ڕەنگە ئێستا ئمە هەست بە مەترسیەکاری نەکەین بەڵام ئەو هەرزەکارانی کە ئێستا لە تەمەنێکدا ڕەنگە لە تەمەنی 12 ساڵی و گرێت تا تەمەنی پێش 16 ساڵی دەبین ئەو هەرزەکانە تەمەنیان گەورەتر دەبێت کاتێککە گەورەترمە ئەو کات هەست بە مەترسیەکانیان دەکەن نمونە زۆر لە کەیسەکان دەبینین بە تایبەتی کوشتن یان هەندێک حاڵەتی تری دزیکردن و یان هەندێک حاڵەتی تری سزادانی خەڵکی تری دەوروبەر دەبینین بەشی زۆریان ئەوانە بەکاربەری مادەی هۆشبەر بوونە لەبەر ئەوەی داڕۆی عەقلیەوە گرفتیان هەبووە یان گرفتیان هەیە لە ڕۆی عەقلیەوە کاتێک مادەی هۆشبەر بەکاردێنن بۆیە زەرورە ئێمە داتایەکمان هەبێت لە هەرێمی کوردستان داتایەک هەبێت ئایا ئەو بەکاربەرانی مادەی هۆشبەر ڕێژەکەیان لە تەشەنەکردندا ئەگەر ڕێژەکە لە تەشەنەکردندا پێویست بە ئەمە مؤسسەیەک یان نەخۆشخانێکی تایبەتمان هەبێت بە مەبەستی چارەسەرکردنیە بەداخەوە لە هەرێمی کوردستان تا ئەوەکو ئێستا هیچ نەخۆشخانێکی تایبەتمان نییە بۆی بتوانین ئەوانەی کە بەکاربەرن بتوانێت لەوێ چارەسەر وەرگرن بەڵکو ڕەنگە بەشێک لە دایک و باوکەکان هیچ زانیاریان نەبێت تەنانەت لەسەر ئەوەی کە منداڵەکان ئایا بەکاربەرە یان نە ڕەنگە هەندێک زابی لەوە دەکەنەوە کە خودی ئەو منداڵیان یان ئەو هەرزەکارەیان گرفتێکی دەرونی هەبێ یان گرفتێکی خێزانی هەبێ پەیوەندی بە بەکارهێنانی مادەی هۆشبەر نییە بەڵام ئەگەر دایک و باوکە هۆشیاری هەبوو لەسەر ئەوەی نیشانەکانی ئەو کەسێک کە مادەی هۆشبەر بەکاردێن ئەگەر نیشانەکانی ناسیەوە تەوان ئەو کاتە دەتوانێت بە ئاسانی چارەسەری بکات و باتە لای پزیشکی دەرونی و هەم لە ڕێگەی دەرمان و هەم لە ڕێگەی سایکۆلۆژیستەوە ڕێنماییکردن بتواندرێتن ئەو هەرزەکارە بگەرێتەوە باری دۆخی زارانی بەڵام بەداخەوە بەهۆی نەبوونی زانیاری دایک و باوکەکان بۆیە دەبین تا ئێستا تەنانەت ئێستا لەناو کۆمەڵگەی کوردی لە زۆر لەوانەیە لە بەشێک لە خێزانەکان هەرزەکارەکانیان بەکاربەری مادەی هۆشبەری بەڵام هەستیان پێ نەکردووە لەبەرەوەی نیشانەکانی نازانن لەبەرەوەی تێناگەنەوە هەسوو کەوتێک کە هەرزەکارت دەیکات ئایا هەسوو کەوتێکی تەندروستە یان تەندروست نییە ڕەنگە تەنها وا سیر دەکەن ئەمە گرفتێکی هەبێت لە قوتابخانە یان تەنها سیر دەکەن کە گرفتێکی هەبێت لە ماڵەوە یان لەگەڵ براکەی یان لەگەڵ خوشکەکەی یان بەشی زۆری ئەو هەرزەکارانەی دەبینێت حەز بە تەنیایی دەکەن تا ئێستا دایک و باوکەکان پرسیاری ئەویان نەکردو بۆچی تۆ بەردەوام بە تەنیایی یان بۆچی تۆ هەندێک سلوک یان هەندێک ڕەوشتی گوماناوی دەکەی طبعاً بۆ ئێمە بتوانێت ئەو شانە کۆنتترۆل بکەن خۆی زەرورە دایک و باوک یەکەم شت کە دەستی پێ دەکات چاودێریکردنە کاتێک کە تۆ چاودێری منداڵەکەت کرد تێی دەگەی کاتێک کە تۆ تێگەیشتی دەزانی ئەو منداڵەت چی دەکات یان ئەو هەرزەکارە چی دەکات بەڵام کاتێک کە تۆ چاودێری نەکرد و گنیجت بە منداڵەکە نەدا یان هەرزەکارەکەت نەدا بێگومان ئەو هەرزەکارە ڕەنگە لە دەرەوە کۆمەڵێک سلوکی سایکۆباتی و تند و هەروها کۆمەڵێک سلوکی لادەریش بکاتن کە هەم زیانی هەبی بۆ خۆی و هەم لە داهاتوو زیانی بۆ کۆمەلگا هەبی طبعاً ئەو نیشانانەی کە پێیوە دەناسرێتەوە بەڕاستی لە هەرزەکارێکدا زۆڕە دایک و باوک بیزانێ یەکەم شت ئەوەیە تەماشای بکە ئایا ئەو سلوکانی کە ئەو دەیکە جێگەی گومانن ئەگەر هاتوو جێگەی گومان بوو پێویستە پرسیار بکە پرسیار لە هەرزەکارەکەی بکات ئایا بۆچی دەڕۆ بۆچی دەو کاتەوە دێتەوە بۆچی تەماشا دەکەی وەکو پێشتر سلوکەکانی جیاوازترە ئەمە یەکێکە لە خاڵەکە خاڵە بنەڕەتێکا بۆیە پێویستە چاودێری و خاڵی دووەمی تەوان ئەو نیشانانی کە بە زەقی دەبیندرێت لە هەرزەکارەکەیان لە بەکاربەرێکی مادەی هۆشبەر گۆڕانی دەنجیتی ئەو تۆنە دەنگی کە پێشتر هەیبوو ئەو تۆنە نییە بەڵکو تۆنێکی ترە ئەمە یەکێک لە خاڵە گرنگەکانە دووەم گۆڕانی پێلوی چاوەکانی چاوی ئەو هەرزەکارە تەوان ئەوانی کە بەکاربەری مادەی هۆشبەرن گۆڕانکاری فەسرەزی لێ جەستایان ڕوودەدا یەک لەوانە لە بە تایبەتی چاویان هەست دەکەیت کە چاوی داکەتووە ناتوانێت بەرز بکاتەوە ئەمە دەتوانی بڵێن ئەمە دووەم خاڵ وا خاڵی تریش هەندێک جار دەبینین یان زۆرترین جاریش دەبینین چکە هەندێک مادە هەیە جیاوازە من نامێ باسی مادەکان بکەم ئاسەوار یان پاشماوەی بەکارهێنانی ئەو مادەیە لە جەستەیەوە دیار ئایا من زۆر جار پرسیاری ئەوە دەکەم بە تایبەتی لە دایک و باوکەکان ئایا تۆ هیچ کات هەوڵت داوە تەماشای دەستی یان تەمەشای قاسی یان تەمەشای شوێنێکی هەرزەکارەکەت بکەیت بزانی چه ئاساوارێکی برینی پێوەیە ڕەنگە بەشێک لە دایک و باوکان گرنگی بەوە نەدەن تەمەشای دەستی یان قاسی نەکەن یان هەندێک زار هەندێک برین و یان هەندێک شوێنی گومێناوی لە دەستەی هەرزەکارەکەیان دەبینن بە شێوێکی نۆرمال سەیری دەکەن وا دەزانن بەربووتەوە یان ئازاریش بەڵکو پێویستە کاتێک کە دایک و باوک لە جەستەی منداڵەکەی شتێکی گوماناوی دەبینێت بە خێرایی بیر لەوە بکاتەوە ئایا ئەم هەرزەکارەی چی بەکارهێناوە یان بۆچی وی لە هاتووە پرسیاری لێ بکات و ئەوەی زۆر گرنگیشە خاڵێکی تر کاتێک کە تۆ منداڵەکەت دەبینی گۆشەگیرە یان منداڵەکەت لە حاڵەتێکدا هەز دەکەی کە بەردەوام ئینفعال دەکات و تووڕە دەبێت و هەڵدەچێت و بە تۆ قبوڵ ناکە
و لە هەندێک حاڵەتیشا دەبینی زۆر نۆرمەڵە و ئاسایە بەڵام دەبینی هەندێک حاڵەتێ ئەو هەرزەکارە تۆی پێقبول نییە ئاژاوە دروست دەکات گرێفە دروست دەکات پێویستە ئەو دایک و باوکە بە خێرایی منداڵەکە یا هەرزەکارەکەی باتە لای پسپۆرشی دەرونی بۆی بزانانی گرفتەکەی چییە ڕەنگە هەندێک جار ئەو منداڵە لەو حاڵەتی کە ئەو مادەی بەکارهێناوە ئێستا لەشی پێویستی بەو مادەیە بێ بۆیە تووشەوەنی فعال و هاوار و مەسەرن ئەو سلوکە سایکۆباتیانە بوو و خاڵێکی زۆر گرینگە کاتێک کە تۆ منداڵەکەت دەبینی یا هەرزەکارەکەت دەبینی لە ماڵەوە پارێکی زۆر لە ماڵەوە هەیە دەبینی ئەو پارەی لە خۆڕات دیار نەماوە بەڕاستی ئەمە ژێکێکە لە گرفتەکان ڕەنگە تۆ دەبێت پرسیاری ئەوە بکەیت ئەم پارەیە بۆچی ون بووە ڕەنگە زۆرێک لە خۆز خێزانەکان بڵێن هیچ نیە پارەکە بزر بوو و نەمان دۆزیەوە بەڵام زەڕورە ئەو دایک و باوکە ئەگەر خۆیان بزریان کردەوە شتێکی نۆرماڵە بەڵام ئەگەر لە ماڵەوە پارە نەماوە پێویستە دایک و باوکە چاودێری ئەو منداڵە کە بزانێ ئاوە هەرزەکارەیە ئەو منداڵە ئەو پارەی بردووە ڕەنگە ئەو پارەی بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر بردبێت ئەمە سەرەتایەک بێت لە دەستپێکردنی ئێمە هەموو جار دەڵێن مادەی هۆشبەر تۆ ئەگەر هاوڕێیەکە توش بووی یان بەکاربەری مادەی هۆشبەر بوو تاوان پێویستە لی دوور بکەویتەوە چونکە وەکو ڤایرۆسێک وایە هەموو خێزانەکە دادەگرێتەوە ئەگەر هاتو چوار هاوڕێ بەیەکەوە بوون یەکیان بەکاربەر بوو بێگومان دڵنیابە لەوەی سێکی تریشی دەبێتە بەکاربەر چونکە لەوانەیە حاڵەتی یەکەم تۆ تێدا ئاڵوودە نەبێ بەڵام بۆ جاری دووەم و سێم ئەگەری ئاڵەدەبوونی تێدا هەیە هەرچەندە گۆڕاکاری بەسەر مادەکاندا دێ هەندە مادە هەیە مەسەر ڕەنگە بە 1000 تووشی ئاڵوودەبوون بوو. جگەرەکێشان بە هەموو جۆرەکانی جگەرەوە ینی ئەگەر بڵێ ئەلکترۆنیک سگەرێت واتە جگەرە ئەلکترۆنیەکان جگەرە ئەوەی کە ئەتیادی کە باو بووە هەبووە یا هەموو جۆرەکانی ئەوەی کە لە دووکەڵ بێ و بچێتە ناو سیەکانی منداڵێکەوە یان هەرزەکارێکەوە یان کەسێکی بڵێن تەمەنیشی هەبێ کاریگەریەکانی ئەوەیە هەندێک کاریگەری ڕەنگە کورتخایانی هەبێ و هەندێک کاریگەری درێژخایانی شێبێ لەسەر جستی ئەو کەسە خۆی ئەگەر تۆ بێ باسی ئەو دووکەڵە بکەیان ئەو کاریگەری ئەو جگەرەیە بکەی لەسەر کۆندامی هەناسە ئەوە بەڕێی من غەدرێکی گەورەیەکەیەکە چکە لەبەرەوەی ئەو تەنیا کاریگەری جگەرە و جۆرەکانی جگەرە و دووکەڵ تەنیا لەسەر کۆندامی هەناسەدان نییە بەڵکو لەسەر چەندین بەشی دیکەی جستەی ئەو کەسە ئەو منداڵانە هەرزەکارە کە تازە کە فێری جگەرەکێشانە بێ چەندین کۆندامی دیکەشەیە لە لەشیا کاریگەریەکەوێتە سەر ئەگەر تۆ یەکەم شت باوە دەست پێ بکەین کە ئایا مەسەن جگەرە کێشان کاریگەری چێ لەسەر مێشک لەسەر مێشکی ئەو هەرزەکارە لەسەر مێشکی ئەو کەسە کە جگەرا کێشێ لە ڕووی میزاجەوە تاسی لە میزاجی دەکا لە ڕووی ئەوە کەوا ئەو کەسە لە تەمەنی کی زۆرە هەموو فاکتەرەکانی دیکە و یارمەتی دەرێبێ بۆ ئەوەی تووشی جاڵتەی مێشک ببێ و بێجگەلەوە لە بیتە سەر بەشی دیکە لە بەشەکانی دیکەی بڵین جستەی کەسەکە لە دەمەوە کە ئەو دووکەڵا کێشێت تەنانەت لە بڵێن شێرپەنجەی ناودەم شێرپەنجەی زمان شێرپەنجەی لێوەکان ئەوانە هەمووی کاریگەریەکی تەواو ڕاستەخۆی هەیە سەبەبەکەی کە بڵین هۆکارەکەی جگەرەیە دوایی کە ئەچێتە بڵین ئەوەی کە پێ لارنگس واتە قوڕگی ئەوەش یەکێ لە هۆکارەکانی شێرپەنجەی قوڕگ دیسانەوە جگەرە کێشانە شێرپەنجەی بۆری خواردن واتە سوورەنچک ئەویش هەر دیسانەوە هۆکارێکی سەرەکی بۆ توشبوون بە شێرپەنجەی بڵین سوورەنچک ئەوی شەرجگەرەیە و جۆرەکانی جگەرە دوجار ئەنجە ئەگەر بێتە خوارەوەتر بگەیتە مەعیدە دیسانەوە لێکە لە سەبەبەکانی ئەوەی کەوا کەسەکە تووشی نەخۆشی ترشی ناو مەعیدە و گەڕانەوەی ترشی مەعیدە بۆ سەرەوە بێ ئەوەی کە پێدرێن ڕفلەکس دیزیز ئەوەش دیسانەوە هەر جگەرە هۆکارێکی سەرەکیە و هەروەها دیسانەوە شەرپەنجەی ناو گەدا ناو مەعیدە ئەویش دیسانەوە هەر جگەرەیە پەنکریاس شەرپەنجەی پەنکریاس هۆکارەکانی جگەرە دەورێکی زۆری هەیە لەسەری ئەنجا ئەگە بێتە سەر کۆئەندامی بڵێن گورچیلە و میزەڕۆ میزەڵدان شێرپەنجەی میزەڵدان شێرپەنجەی ئەو کۆئەندامە سەبەبێکی دیکەی هەر جگەرە کێشانە
واتە جگەرەکێشان هەر ئەوەندە نییە تەسیل لە سیەکانی کەسەکە بکە کە ئێستا باسی دەکەم بەڵێن بە زیاتری لەسەر کۆندامی هەناسەدان بەڵام جگەرە و دووکەڵەکان دووکەڵی جگەرە و جۆرەکانی جگەرە کاریگەرێکی زۆری هەیە لەسەر تێکڕای جستەی ئەو هەرزەکارەیان ئەو بڵێن ئەو گەنجە ئەنج ئەمەش ئەم کێشەکە لەوایە کە ئەم کاریگەری یەکسەر شەرنیە دەرکەوێت ئەو کەسە لەوایە چەند ساڵە جگەرە کێشە بڵێ هیچ کێشەیەکم نەبووە چەندین ساڵە مجگەرە کێشم نەبووە بەڵام ئەمانە هەمووی پێوترێ ئەکیومولێتیڤ ئیفێکت یعنی کۆ ئەبێتەوە لەسەر یەک ئەم تەسیراتانە ئەم کاریگەریانە کۆ بنەوە دوایی کە ئەو کەسە تەمەنی بەرەو پێشەوە ڕوا ئەنجا کاریگەریەکانی لەسەر دڵی لەسەر هەناسەی لەسەر مێشکی لەسەر قوڕگی لەسەر مەعیدەی ئەمان هەموو دەرەکەوێت بۆیە ئەو دوو سیستمی دیکەی کە ئێستا باسی دەکەم کە دیسانەوە جگەرە ڕاستەخۆت کاریگەری هەیە لەسەریان کۆندامی هەناسەدان و کۆندامی بڵین دڵ و دەمارەکانە کە لە هەمووی گرنگترن ئەمانە یەکەمش کۆندامی هەناسەدان لە منداڵێکە یان لە هەرزەکارێکە کە هێشتا لە تەمەنی گەشایە ئەوەکە تااقەت یان بڵێن لیاقەی کەم بێتەوە لە چاو منداڵەکانی دیکەیان برادەرەکانی دیکەی لە مەکتەبە کە داوامەکە کە تااقەتی هێزی وەرزشکردنی کەمترێ بێتەوە و لیاقی وەرزشکردنی کەمترێ بێتەوە جگە لەمە کار و فەرمانی بڵێن سیەکانی کەمترێ بێ و تووشی ئەوەشە بێ کە گەشەی سیەکانیشی خاوتر ببێ وەک لە کەسێک کە جگەرەکێش نەبێ تاسی لە گەشەشەکە گەشەی سیەکان ئەمە لەلایەکی دیکەشەوە ئەم جگەرەیە ئەبێتە هۆکارێک بۆ توشبوون بە التیهابات هەوکردنی سیەکان جۆرەها لە هەوکردنی بەشی خوارەوەی بڵێن کۆندامی هەناسەدان سیەکان یان بەشی سەرەوە تەنانەت دەڵێ ئەو منداڵانەی کە لە ماڵەکە ئەژین و کەسی دیکە جگەرە کێش بێ لە ناو ماڵەکەیە ئەو منداڵانە ئاسانتر تووشی بڵێن هەوکردنی گوێ و کۆندامی هەناسەدان دەبن کە کەسێکی دیکە جگەرەکە دەکێشێ بۆی هۆکاری زۆرە و تەسیرێکی زۆری هەیە ئەنجا بینە سەرەوەیکەوە تەسیل لە بڵێن شانەکانی سیەکان دەکا کە کیسی هەوای بۆ دروست بێت کە تەنگە نەفەسی بۆ دروست بێت لە ئایندەیە بێجگە لەوەش کە هۆکارێکی سەرەکی و ڕاستە خۆیە بۆ توشبوون بە شەرپەنجەی سیەکان ئەمە لەسەر کۆندامی هەناسەدان لەوەش سیستمێکی دیکە هەیە کۆندامێکی دیکە کە کۆندامی دڵە و دەمارەکانی دڵ و دەمارەکانی لەشە کەواکە تووشی ئەوەی کە پێوتری ئەثێرۆسکلێرۆسس ینی تەسەڵوبی شەراین ینی بەڕەقبوون توندبوونی دەمارەکانی خوێن کە ئەمە هۆکارێکی سەرەکیە بۆ توشبوون بە جەڵتە توشبوون بە نۆرە اینجا نۆری دڵ بێ نۆری مێشک بێ کەواکە بەرەبەر ئەو دەمارانە ڕەق ببنەوە و لە ئایندەشا چەودیتیا کۆ بێتەوە لە ئایندەشا بێ بە هۆکاری دەسکبوونەوە و گیرانی ئەو دەماری خوێنانە ئەنجاگەر دەماری خوێنی دڵ بگیرێ تووشی جەڵتەی دڵە بێ دەماری قاچ بێت تووشی جەڵتەی قاچە بێت دەماری ناوسک بێ دەماری مێشک بێ بەم شێوەیە بۆیە تەسیرە گەورەکەی تەنانە حتاڵێ بۆ نمونە لەسەر دەمارەکانی کە ئەچێ بۆ چاو یان ئەو دەمارە کە ئەچێ بۆ مێش هەمووی کاریگەریەکەی ئەو دووکەڵەیە کە ساڵ دو ساڵ دە ساڵ کۆ ئەبێتەوە لەسەر یەک و دوجار دەرەنجامەکەی دەرەکەوێت لەسەر چاو بۆ نمونە تەنانەت ئەڵێ 2 بۆ 3 قات زیاتر ئەوانەی کە جگەرەکێشن تووشی کەتەراکتە بن واتە ئاویسپی چاو بۆیە جگەرەکێشان و هەڵمژینی دووکەڵێکی ناتەندروست هۆکار و کاریگەریەکی زۆر سەرەکیە کاریگەری زۆر توندی هەیە لەسەر سەر تاپای و تێکڕای کۆندامەکانی جستێک زۆر ڕاستە چکە ئەو کاریگەری کە جگەرە هەیەی لەسەر ئەو هەموو کۆندامی کە باسم کرد بە یەکێک لەمانە تەمەنی کەسەکە کورتە بێتەوە بە هەر هۆکارێک بێت دوور بێت تووشی شەرپەنجە بێ تووشی نۆرەی دڵ بێ تووشی نۆری مێشک بێ تووشی تەسکبوونەوە گیرانی دەمارەکانی لەشی بێ ئەمانە هەمووی واکە کە ئەو کەسە یەک یانەوەتە تەمەنی کورتە بێتەوە یان ئەوەتە ژیان کوالیتی ژیانی واتە کوالیتی ئۆف لایف ینی لە چه ئاستێکایە شێوازی ژیانی و ڕۆژانەی ئەو کەسە کەمە بێتەوە تۆ ئەگەر تۆ ڕۆژانی خۆت بژی بەبێت تەنگە نەفەسی هەناسێکی خۆشت هەبێ زۆر جیاوازە وەک لەوەی تۆ نەتوانی 50 متر 100 متر بڕۆی یان پیاسەیە بکەی بەبێت تەنگە نەفەسییان لەگەڵەوەی کە زۆر تەنگە نەفەس بی.
وڵا وەکو دیارەکە تەماشا بکەین دەبی بگەڕێنەوە سەر ئەو نامیلکەی کە وەزارەتی پەروەردە خۆی دەری کردووە، یعنی پشت بەستن بەو چونکە کێشەی گەورەمان لە هەرێم ئەوەیە کە ئەمە داتامان نیە لەسەر بابەتەکە ناتوانین بە داتا قسام بکەین، بەڵام وەزارەتی پەروەردە خۆی نامیلکەیەکی دەرکردی تیایدا وەکو دیارتە باسی و بابەتە دەکە کەواتە دیارە بوونی هەیە لە ناو قوتابخانەکان ئەوە جێگەی داخە. بەشێک لە قوتابخانەکان ئەوەی باز دەکرێت زیاتر سەر سنوورەکانن کەوا نزیکن لە وڵاتانی دیکە لەوێن دەروە دێتە ناو قوتابخانەکان و تەڵەبەکان و قوتابیەکان بەکارهێن بەڕاستی زۆر خراپە. یەکێکە لەو بابەتانی کە لەسەر ئاستی دنیا کێشەی زۆر گەورە دروست دەکە لە بۆ حکوومەتەکان و لە بۆ میلەتەکان، لە بۆ خێزان، لە بۆ تاک بەعام و مەترسیێکی زۆر گەورەی لەسەر جەستا، لەسەر بیرکردنەوە، لەسەر کەسایەتی، لەسەر تواناکانی تاک و کێشەی گەورە بە دوای خۆی دادەهێنیتن. لە ڕووی چارەسەری و هەرێک لەو مادانە کە تاک تووشی دەبێتن هەندێک زۆری لە مادە هۆشبەرەکان هەندێکیان بەڕاستی زۆر زەحمەتە چارەسەریان، بەڵام هەندێکیان کە زۆر و شێوەیان زۆرە دەتوانرێت چارەسەر بکرێت لە ڕێگەی دکتۆری پسپۆڕەوە پاشەوەی کە لە نەخۆشخانەکان دەخێوێندرێن چارەسەریان پێدەدرێت لایەن دکتۆرەکانەوە، جستیان پاک دەکرێتەوە لەو مادەیە لەو خراپیانی کە ناو مادەکە ناو جستیاندا لە ناو خوێن و دەمارەکاندایە سەبر پاشان پێویستی بە چارەسەری ڕەفتاری و معرفەیە کە ئێمەمانان لە سنتەر و ڕێکخرا و ئێنجیۆکان دەتوانین ئەویشە بکەین. تەنیا بە دەرمان ئیشەکە یەکلایی نابتەوە، پێویستی بە ڕاهێنانەوە هەیە، پێویستی بە دووبارە بە شێوازی ستایل لایڤ شێوازی ژیان و شێوازی بیرکردنەوەکانی شێوازی تێگەیشتنی لە بە بابەتەکان و هاوڕێ و دەروبەر و کۆمەڵەگە و بابەتانە دەبیشی لەسەر بکرێت دواتر ئەگە بمانەوە بێک جاری بن بڕیکەین ئەو کەسە وا لێ بکەین کە نەچێتەوە سەر بابەتەکە، بەڵام لە ڕێگەی دکتۆرەوە هەنگاوی یەکەمە دەکرێت دەتوانرێت چارەسەر بکرێت. وڵا فێربوونەکان سەرچاوەکان زۆرن، هۆکارەکان زۆرن، دەکرێت کۆمەلگا بەگشتی سیر بکرێتن کەەوە یەکێکە لە هۆکارەکان ڕەنگە بە خێوکار و خێزان یەکێک من لە هۆکارەکان، ڕەنگە سوۆشەل میدیا هۆکارێک بی لە هۆکارەکان، ڕەنگە برادەرەکان خۆیان برادرانی خوان لە نێوان خۆیان ئالگۆڕی پێ بکەن، ڕەنگە دەستێکی ئەنقەز بێتن مەسەلەن بۆ نمونە وا بکاتن کەوا گەنجان و قوتابیان تووشی بابەتێک باتن بە بەلاش بێ بەرامبەر، چونکە زۆرێک لەو مادانە بەڕاستی گرانن، یعنی ڕەنگە ئەم قوتابێک نەتوانی بەدەستی بخاتن و تێسوەشی زۆری هەیە، ڕەنگە لێرەدا هەندەجار ڕەنگە یانەوەکو گومان و گریمانێک سەیری بکەین، ڕەنگە دەستێک بیتن تەنیا بێ بەرامبەر یاخود بە نرخێکی کەم بیخاتە ناو قوتابیان و داتە دەست ئەوانی کەوا دانێ بیچێشن. وڵایەکە کە لەو بابەتانی کە بڵاوە وەکو کۆمەلگایەک سەیری بکەیت کە زۆربەی تاکانی کۆمەلگامان تەماشا دەکەی جگەرە دەچێشن، لە خێزاندا ڕەنگە ئەندامێک دووەندامی خێزان جگەرە بچێشیتن، هەرزەکارەکان ئەوانی کە قوتابین و هەرزەکارن یەکێک لە تایبەتمەندیەکان هێرزەکاری حەزی لە لاساییکردنەوە خۆ دەرخستنە، بە تایبەتی ئەوەی کە لە کوڕاندا هەیە ئێستا ڕەنگە لە کچانی شەمان بابەت دووبارە بیتەوە کە بێتن هەندێک شت بکات کە سەرنجی دەوروبەرەکەی ڕابچێشێتن وەجگارێکە کە لەوانی کە هەستی شانازی بوون و پیاوەتی چونکە پێشتر لە ناو کردووە بۆ ئەوەی کە جگەرەی بچێشاوە زۆر جار ئەوا داهاتە بەرچاو کە تاوا ئەوە پیاوە و پێگەیشتۆ بوویتە کەسێکی وە، بۆیە هەرزەکار دایم بە دوای ئەوەیە یان زۆربەی کاتنەوە دایم زۆربەی کات بەدای ئەوەی کەوا بتوانێت سەرنجی دەوروبەر ڕابچێشیتن. و لە ناو قوتابخانەکانیش ئەو ئێمە دەیبیستین و دەیبینینەوەوانە بەڕاستی ڕێژەکە زۆر بووە، جێگەی داخل هەر جەیەک بیتن نەوەک تەنیا لە قوتابخانە، ناو کۆمەلگا، لە ناو خێزان، لە دەوائیرەکان، لە هەر شوێنێک بیجگەرە بەڕاستی مادەیەکی خراپە، پێویستە ئیشی لەسەر بکرێت و ئەو ڕێژەیە کەم بکرێتەوە. ڕێگاکان زۆرن بۆ نمونەگەر بە خێوکارەکە خۆی جگەرە چێژ بیت، ینی کە تو کاتێک شتێک دەکرێت لە ناو خێزان کەسێک شتێک گەورەیەک شتێک دەکاتن حتمما بە بڕوای ئەو کۆمەڵێکی جابیاتی هێلوێ و ڕفتار ئەنجام دەدات. بۆ منجگەرە کێشان بە خێوکارەکان ڕەنگە کۆمەڵک ئەمە پێ دەرێن کۆمەڵک بیرۆکەی ناعقلانی، بۆ نمونە هاوڕێی تەنیاییمە و مەسەلەن بۆ نمونە خەمم لە بیر دەباتەوە و لۆم دەسووتێ و نازە کۆمەڵک لەو بیرکردنەوە ناعقلانیانە کە هەرزەکارێک کە منداڵێک جێی لێ دەبیتن ئەویش دووبارە ممارەسەی دەکاتەوە لاسایی دەکاتەوە دووبارە هەمان شت بکاتن لێ یەکێک لە هۆکارەکان بە خێوکارە دوو ئەوەی زۆر جار بە خێوکارەکان منداڵەکانیان دەنێرن کە لۆیان بکڕیت ئەو لەو کڕینەیە کە دەچن لە دوکان و شتیوا دەیکڕن ڕەنگە سەبر فێربی لە خۆی بکڕیتن و بیەوەی بیچێشی تاقی بکاتەوە. طبعا من وەکو مامۆستایەک ئێستاوە لە پێشودا وەکو بەڕێوەبەرێک
ئەم دیاریدەیە ئەگەر بێت و چارەسەرێکی بۆ دانێنین لە قۆناغەکانی ئێستادا وەکو دەستپێک بۆ هەیە لە داهاتوودا تووشی گیر و گرفتێکی زۆرمان بکات ئەو قوتابیانە یان ئەو منداڵانەی کە دەڕۆنە قوتابخانە لە ناو ژینگەیەکدا بۆ چەند کاتژمێرێک دەژین ئەگەر ئەو ژینگەیە لەبار نەبێت دەکرێت ئەو کەسە تووشی سەرەتا و جگەرە دواتر وێب و دواتر نێرگەلە و دواتر پەل بەهاوێت بۆ مادەی هۆشبەر یان حەبێک یان شتێکی تر بۆیە بە پێویستی دەزانم ئێمە وەکو مامۆستایان وەکو دەستەی کارگێڕی چاودێریەکی باشمان هەبێت و وەزارەتی پەروەردەش بە هەمان شێوە چاودێریەکی زۆر باش هەبێت لەسەر قوتابخانەکان کە ڕێگری بکات لەم شتەکە ئێستا بە تاک و تاک ئەمە گوێمان لێ دەبێت لەم قوتابخانەیە لەو قوتابخانەیە حەب بەکارهاتویان لەو قوتابخانەیە مادەی هۆشبەر گیراوە شتەکان تاکە هەتانە بۆ بە دیاریدەیەکی زۆر گەورە دەتوانین پێشی لێ بگرین. ئێمە ئەگەر بێت و ڕۆڵی خێزان یان ڕۆڵی قوتابخانە باسکەین بەجێ طبعاً لە پێشەکی خێزان کە بەردی بناغی کۆمەلگایە و کۆمەلگای لەسەر بنیادراوە دەبێت زۆر ئاگادار بێت لە پەروەردەکردنی منداڵەکانی وەکو پۆلینکردن 3-7 ساڵی دانێ بە منداڵەکانی 7 ساڵی یەکەم تەنها لە ڕێگای خۆشەویستی و سۆزەوە دەتوانێت فێری بکات لە 7 ساڵی دووەمدا کە لە ڕێگای بەکارهێنانی واتە 7-4 بەکارهێنانی سزا پاداشت بەڵام توندوتیژی زۆر لەگەڵ بەکارنێنێ لە 7 ساڵی سێم کە 14 هەتا 21ەکەمایان زۆر هەستیارە تەنها تۆ بە هاوڕێتی و برادایەتی دەتوانی لەگەڵ منداڵەکانت بجوڵێەوە ئەم پلانە دەکرێت بگوازینە بە قوتابخانە کەواتە ئەم 7 ساڵە دەبێت لە پرۆسەی خوێندنیشدا ڕەچاو بکرێت واتە کاتێکە نەوجەوانێک دێتە قوتابخانە ئێمە دەبێت ڕەچاوی لایەنی گۆڕانکاری ئەو گۆڕانکاریە جەستێ و دەرونی کە تێدا ڕوودەدات بکەین واتە ئەمە کە کاتێ دەچینە پۆلەوە ئایا لە پۆلی سەرەتایەکانین یان خود لە ناوەندین یانی خۆت لە ئامادەین ئەگە لە ئامادەین قۆناغەکە زۆر هەستیارە بە شێوازێکی نەرمونیان بە شێوازی ئامۆژگاری بە شێوازی دڵسۆزی ئەسەن بە دەتوانین بڵین بە شێوازی سیرکردنی وەکو منداڵی خۆت بەم شێوازە دەتوانین زیاتر قوتابەکان لە خۆمان نزیک بکەینەوە طبعاً توش بن بە مادە هۆشبەرەکان بەڵێ ژینگە زۆر دەوری هەیە و وەکو چۆن بڵێ لیڤڵی هەیە زۆر یعنی ئەو ئامارانی کە هەیە نە تا ئێستا ئەو ئەوانەی کە لە قوتابخانەن ڕێژەی توشببوونیان کەمترە لەوانی کە وازیان لە خوێندن هێناوە کەواتە ژینگەی ناو قوتابخانە لە بارترە لە ژینگەی دەرەوە ئەمە یەک دوو ئەوانشی کە بەکارهێناری جگەرە وێب یان هەر هەندێک کەسەیە حەبی زەعیفی و قەڵەوی بەکاردێنێ خۆی شتێکمانەیە بە ناوی ئاڵوودەبوون ئەگەر بێت و تاک ئاڵوودەی شتێک بێت ئاڵوودەبوون نەتوانین لە وازهێنان لە شتێک ئەو جا شتە دەکرێت حەبێکی زەعیفی بێت دەکرێت جگەرە بێت دەکرێت وێب بێت دەکرێت نێرگەلە بێت ئەمانە واد لێ دەکات کە تۆ نەتوانی ئەو ئاڵوودەبوونە تەرکەی بەڵکو شتی زیاتریش بێ بەجەستە کە بۆ تاقیکردنەوە خۆی سیرتکاتێکە دەچێت ناو خوێندەوەی مادۆژبەرەکان یەکێک لە خاڵە هەر زەقەکانەوەیەکە تاک تەنها هەندێک لەوانی کە توش بوون بەرسەراتی خۆیان دەگەڕنەوە دەڵێن ئێمە تەنها بۆ تاقیکردنەوە ویستمان حەزی تاقیکردنەوەمان ئەو شتە چییە بەڵام مادەی هۆشبەر ئێستا و شتە نازانێت کە 1-2 بە تایبەتی ئێستا ڕێژەکە زیادی کردووە بە پێی دوایین ئامار کە ئەنجام درابوو ئەگەر ساڵانی پێشوو مادەی 1 کیلۆ مادەی هۆشبەر دەیتوانی 1000 کەس توش بکات ئێستا نزیکەی 3000 کەس توش دەکات لەبەر بەهێزکردنی پێکاتی مادەکە یان جاران فرێشتر بوو ئێستا ڕێژەی مەوادی کیمیاوی ژەهراوەکان تێدا زیاتر کردووە ئەگەر بینە سەر ڕقم و داتا و ئامار طبعاً بە پێی دوایین لێکۆڵینەوەی ڕێکخراوی نێودەوڵەتی ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان لە ساڵی 2021 بۆ 2022 لە 2000ەکانەوەتە نزیکەی 20 ساڵ ڕێژەکە لە 122 زیادی کردووە ئەم ڕێژەیە ڕێژەیەکی زۆرە چونکە نزیکەی 275 میلیۆن کەسمان هەیە لە جیهاندا لە حاڵی حاضر کە ناویان تۆمار کراوە کە خۆشیان دەڵێن ئەم ڕێژەیە تەنها ڕقەمە دەکرێت 700 میلیۆن کەس بێت 36 میلیۆن کەسیان حاڵیان زۆر ناجێگرە لە ڕووی
ڕێژەی تەمەنەوە یەک شتی تریش کە ئێستا جێی کارەساتە تەمەنی بەکارهێنەرە هاتۆتە خوارەوە پێشتر تەمەنی بەکارهێنان لە 25 هەتا 35 بوو ئێستا تەمەنی بەکارهێنان هاتۆتە 18 بۆ 30 کە ئەمە شواتە تەدمیربوونی کۆمەلگا یەکێک لە خاڵەکانی تر کاتێک کە تۆ ئەو لێ کۆڵینانە دەخوێنیتەوە سەبارەت بە مادە هۆشبەرەکان لە ڕووی بازرگانیەوە مادە هۆشبەرەکان لە پێشتردا لە پلەی 4 و 5 داهاتن لە داهاتی گشتی هەموو جیهاندا ئێستا هەموو مادە هۆشبەرەکان واتەوانی کە تووشی ئاڵوودەبوون دەکەن بە جگەرە و بە وێب و بە نێرگەلە و بە خودی مادە هۆشبەرەکان وەکو تریاک و کراک و نازانم حەشیشە و بڵباسەوەی ئەم دوانە کە زۆر بەهێزە ئەمانە ئێستا لە دوای نەوت دووەم کەرتی بەرەمهێنان و دووەم کەرتی ناڵێن بەرەمهێنان دووەم کەرتی پڕداهاتترینی لە جیهاندا لە ڕووی قاچاق لە ڕووی بازرگانی یان لە ڕووی پارە پەیداکردن کە پێشتر لە پلەی 5 دابوون ئێستا لە دوای نەوتەوە لە پلەی 2 دادێن ئەمە کوڕقم خۆی 1 کیلۆ بەکارهێنانی 1 کیلۆ مادەی هۆشبەر لە پێشتردا 1 کیلۆ مادەی هۆشبەر 1000 کەسی توش دەکرد ئێستاکە هەمان 1 کیلۆ مادەت لەبەر پێکاتە بەهێزەکانی 3000 کەس توش دەکات واتە پێکاتەکان بەهێز کردو بەڵام ئەگەر بینە سەر ئەوەی ئایا 1 کەسی توش بوو توانای توشکردنی چەند کەسی هەیە ئەمەش ڕقەمی تایبەت بەخۆی هەیە کە بە پێی ژینگەی کۆمەلگاکان ئەم ڕقەمەش دەگۆڕێت بۆ نمونە لە کۆمەلگای وەکو ئێرانی دەکرێت 1 کەس 100 کەسیش توش بکات بەڵام لە کۆمەلگای وەکو کوردستان و هەرێمی کوردستان کە بەکارهێنانی مادەی هۆشبەر تەنها ئێستا وەکو حاڵەت دیارە وەکو دیاریدەکی زۆر گەورە تووشی کۆمەلگاکەمان نەبووە بەڵام لێرە دەکرێت 1 کەس 5 تا 10 کەس توش بکات بەڵام لە کۆمەلگای وەکو ئێران کە ژینگەی لەبار بێت ڕێژەکە تا 100 کەس و 200 کەسیش دەڕێت. لەبەرەوە ئەمانە هەیە مەسەلەی خراپ بەکارهێنانی ئامێرە تەکنۆلۆژیەکان هەرچەند ئەمانە بەشیشان ڕەفتە بە دەرەوەی قوتابخانە بەڵام دوجار هەندێک لە کێشەکان دێتە ناو قوتابخانە جاری وایە مەسە تەڵەبەیەک لە ماڵەوە بەتایبەتی مەساگەر تەڵەبێک کچ زۆر جار وێنەکەی براوە یاخود تهدید دەکرێت لەلایەن ڕەگەزی بەرامبەرەوە یا بە جۆرێ لە جۆرەکان ئەمە دوجار ڕەنگە ئەو متمانی نەبێ بە دایک و باوشی بتوانین بابەتەکە باسکە بەڵام دێت لای ڕێنماییکاری پەروەردەی یان لای مامۆسایەکی دڵسۆزی یان لای بەڕێوەبەر یاریدەدەرەکەی باسیەوەکە بۆ ئەم حاڵەتانە کێشەمان زۆرە ئێمە هەر وەزانیاری بەڕێستان پرۆژێکیشمان هەیە خۆشبەختانە ئینشاءڵڵا لە ماوەیەکی نزیکە هەم ڕای دەگەێنین هەم سەرپێ دەکەوێت ئەو پرۆژەیە ئەویشەوەیە بۆردێکی ڕاوێژکاری بۆ سەلامەتی قوتابیان و خوێندکاران ڕادەگەێنین لە هەرێمی کوردستان ئەم بۆردە لە دەرەوەی وەزارەتی لە دەرەوەی مؤسساتی قوتابخانەکانە لەسەر ئاستی هەر پارێزگایەک بۆردێک ڕادەگەێنرێ ئەم بۆردە پزیشکی دەرونی تایە ئەفسەری ئاسایشی تێدایە ئەفسەری پۆلیسی تێدایە مامۆسایکی ئاینی تێدایە یاساییەکی تێدایە دوو دەروونناس و کۆمەڵناسی ئاست بەرز و کە بتوانن ممارس بن لە باری چارەسەری کێشەکانە بۆ ئەوەی ئەو کێشە و گرفتانەی لە ناو قوتابخانەکانە چارەسەر ناکرێن بتوانین ڕەوانەی ئیحالەی ئەو بۆردەی بکەین بۆ ئەوەی ئەوان هەر یەکە لەگەڵ لایانی معنی خۆیان بکەوێتە سەر خەت بۆ ئەوی تەڵەبەکە بپارێزرێ بۆ نمونە جاری وایە تۆ تەڵەبەیەک مەسەلەن هەوڵی خۆک و ژیاوە باشە بەڕێوەبەرێک لە قوتابخانە چی لێ بکات یاخود مامۆستایەک چی لێ بکات یا ڕێنماییکار چی لێ بکە بەڵام ئەماکرێ تۆی حالی دکتۆریکی دەرونی بکەیت لە ڕێی ئەم بۆردەوە ئێمە ئەو کەیسانی کە لەسەر و توانە و دەسەڵاتی ڕێنماییکار یان توێژەر یان بەڕێوەبەری قوتابخانە یا مامۆستاکانەوەی ئێمە ئەم کەیسانی حالی ئەو بۆرداکەین ئێستا داوامان نووسرامان کردو بۆ وەزارەتە پەیوەنددارەکان وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی وەزارەتی ئەوقاف بۆ ئەوەی کە نوێنەرمان بۆ دەستنیشانکەن لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستانە بە ئیدارە سەربەخۆکانیشەوە کە ئێستا ئێمە توانین 8 بەڕێوەبەرایەتی گشتیمانەی لەسەر ئاستی هەرێمی کوردستان زاخۆ سۆران هەولێر هەڵەبجە گەرمیان ئیدارەی ڕاپەڕین سلێمانی لەبەرەوە لەسەر ئاسی هەر مەحافەزەیەک دایەنین ئینشاءڵڵا ئەوەش هەنگاوێکی زۆر باش دەبێت بە ئاڕاستەی چارەسەرکردنی ئەو کێشانی قوتابیان تووشی سەرکردانیەکەن یاخود تووشی لادانەکەن یان تووشی خوانەخواسە هەڕەشە لەسەر ژیانیان هەبێت ئێمە ئەو بۆردە هەر بەناوی بۆردی ڕاوێژکاری و سەلامەتی قوتابیان خوێندکارە بەڵێ بەرپرسیارەتی دایکان و باوکان و بەرپرسیارەتی خێزان بەراورد بە دەیان ساڵی ڕابردوو زۆر سەختتر و قورسترە جاران دایک و باوشێک هەژنۆ منداڵیان دەخستەوە بێ ئەوەی هیچ
بەرپرسیارەتەکە زیاتر بەخێوکردن بوو. بەڵام لەم سەردەمایشان بەشانی بەخێوکردن بەرپرسیارەتی ئاڕاستەکردن و پەروەردەکردن و پاراستنیانە لە هەڵخلیسکار نەلادان لە توشبوون بە دایان دیاردەی خراپ ئەمڕۆ بەهۆی ئینتەرنێت و بەهۆی کرانەوەی سنوورەکان و بەهۆی فرەکەلتوری کە لە کوردستانی شاهەیە ئێستا تۆ سەری هەرێمی کوردستان کە دایان نەتەوەی جیاوازی تێدا دەژی دایان جالی وڵاتانی تر هاتوونەتە ئێرە پەنابەر زۆرە ئاواری ناوخۆ زۆرە ئەمانە لەگەڵ خۆشیانە ڕاستە لایەنە ئینسانێکە بۆ هەرێمی کوردستان شانازی و سەربەرزیە بەڵام ئەمانش لەگە خۆیانە کۆمەڵی داردی سلبی لەگە خۆیانە ناو کۆمەڵگەکە کە بەشیشان نامۆن بە کۆمەڵگەی ئێمە بەڵام ڕەنگە گەنجێک خەرزەکاری بە ئاسانی بکەوێتە ژێر کاریگەریەوەنە بۆیە ئەرکی خێزانە بەڕاستی چاودێریشی باش بێ پەروەردەکاریشی باش بێ کات بدا بە منداڵەکەی گوێی لێ بگرێ متمانەی لا دروستکا بۆی کاتی کێشەیە بێ پەنا بۆ دایک و باوکەکە بەرێ نەچێت لە ئەنجامی شاردنەوەکە یا خوانەخواسە هەم دووشاری پەستانی دەرونی دووچاریش کردەوەی خراپ یان کە لاشیدا بۆی زوو بگەڕێنرێتەوە ئەمە بەوا بێ کە دایک و باوک کات بدەن بە منداڵەکانیان هاوڕێیکی باشیان بن ئامۆژگاری باشیان بکەن بە چاڕوونیان بدەنی متابعیان بکەن بزانن لەگەڵ شێ هاوڕێن لەگەڵ شێ پەیوەندی ئەەکەن پەیوەندی ئەلکترۆنیەکانیان بۆ سنووردار بکەن نابێت لە ژوورێکا دایان بنێن مۆبایل و ئینتەرنێت و هەموو تۆڕەکانی کۆمەڵاتیان بۆ دابین کردوون و نەشن بەلایەن ئاگانێنە بێ ساعت چەند دەخەوێت ساعت چەند هەڵدەسێ لە خەو بۆیە بەڕاستی ئەرشی دایک و باوک لەم قۆناغایە زۆر قورسە بە هیوای ئەوەی بە هەمومان پێکۆ بتوانینەوەیشی تەندروست پەروەردە بکەین. طبعا دووشت هەیە یەکەمیان خێزان زۆر زەڕورە ئاگاداری منداڵەکەی بیت و زایدەن قوتابخانەش زەڕورە ئاگاداری منداڵەکان بێ هەرزەکارەکان چۆن وەکو ئەو شتانی ئەو نیشانانی کە باسم کرد ئەگەر هاتو لە هەرزەکارەکە هەبوو وەکو باسم کرد زۆڕورە دایک و باوکەکە بە خێرایی پەنا بۆ چارەسەرکردن ببات بۆی چارەسەری بکات نەک فەرامۆشی بکە و خاڵی دووەم ئەوەی کە زۆر گرینگە قوتابخانێ ئێمە دەزانین لە قوتابخانەکە دا مامۆستای وەرزش هەیە مامۆستای هونەر هەیە ئەو کاتێک کە ئەو قوتاویە ئەو هەرزەکارە کاتێک کە وەرزش دەکات بێگومان شوێنێکی جستەی هەر دیارە پێویستە کاتێک کە مامۆستاکە شوێنی چی جستەی ئەو هەرزەکارە دەبینێ یان گومانی هەیە یان لە ڕووی فەسلەجیەوە ئەو هەرزەکارە دەبینێ کە کۆمەڵێک نیشانەی تێدا هەیە پێویستە بە خێرایی دایک و باوکی ئاگادار بکاتەوە بۆ بە خێرایی ئەوانیش پزیشکی دەرونی ئاگادار بکەنەوە بۆی بتوانێت چارەسەری بکەن بۆیە زۆر بەی جار دەبینێت هەتا تەنانەت لە وڵاتانی ئەوروپی دەبینین مامۆستایەکان زیاتر گرنگی بە هەرزەکارەکان دەدەن بە تایبەتی لە کاتی وەرزشکردن و چاڵاکیەکان هەر شتێکی نامۆ هەر شتێک کە جێگەی گومان بێ جێگەی پرسیار بێ لە جەستەیان طبعا ئەوان یەکسەر بە خێرایی قسەی لەسەر دەکەن و هەوڵ دەدەن حالێ ئەو شوێنێکە کە پێویستی پێیەتی بۆیە من دیسان داوا لە دایک و باوکان دەکەم باشترین شت بۆی بتوانن منداڵەکانیان بپارێزن ئەویش چاودێریکردنی منداڵەکانیانە تۆ پێویستە هەرزەکارەکەت بە تایبەتی لە تەمەنی 12 تا 18 ساڵی پێویستە بەردەوام چاودێری هەرزەکارەکەت بکەیت و هەرچێکی گوماناویت لێبینی پێویستە ڕاستەخۆ لەگەڵی دابنیشی وەکو هاوڕێک بۆی چارەسەرکەی بۆی تەشەنە نەکات بە فەرامۆشکردن و جێنەگرتن لە منداڵەکەت تاوانە منداڵەکە دوا لێ دەکەی کە بچێتە بارودۆخێکی ترسناکەوە و خاڵێکی تر کە زۆر گرنگە بۆ دایک و باوکان ئەوەیە هاوڵ بدەن لەگەڵ منداڵەکانیان لەگەڵ هەرزەکاریان بە شێوێکی هێمنانە و لەسەرخۆ بتوانن مامەڵەیان لەگەڵ بکەن جنێودان و دەرکردنیان لە ماڵەوە سوکایەتی پێکردن و ئازاردانیان و شکاردنەوە و جیاوازیکردنیان وا لە منداڵەتەکە دەکات بچێتە دەرەوە پەنا بۆ کۆمەڵشتی تر بکات بۆ بتوانێت ئەو بۆشایە ئەو فەراغە پڕ بکاتەوە هەنگاوێکە ینی ئەوە هەموو شتێک نییە هەنگاوێکە هیوادارین کە هەنگاوی تکەی بەدوا دابێت دەکرێت خول و ترینینگ و ڕاهێنانی زۆر بکرێت بە مامۆستایانی بەڕێز و مامۆستایانی بەڕێزیش خۆیان بەشدار بن لەو پرۆسەیە مەسەلەن بۆ نمونە پێویستە مامۆستایانی بەڕێزخوان لە ناو قوتابخانە جگەرە نەچێشن لە پێش چاوی قوتابیان ئەگەر دەشی چێشن لە لایەک بیت کە قوتابی نەیبینی و هاندەر و هاوکاری قوتابیان بن لەبەوەی کە قوتابیان ڕوو لەو بابەتە نەکەن ڕوو لەو دیاردەیە نەکەن و دواتریش ڕێنمایکارانی پەروەردەیی هەن مدیرەکان هەن مامۆستایان بە شێوەیەکی گشتی ڕابهێنرێن کە وشیاری بەڵاو بکەنەوە سەبارەت بە مەترسی و بە زیانەکانی ئەو بابەتە لە ناو کۆمەلگا و لەسەر تاکدا و پزیشکان و ئەوانەی کە ئەهلی ئەو بابەتان کە ئەوانیش دەبی ڕۆڵێکیان پێ بدرێت کە بتوانن لە ناو قوتابخانەکان ئەو بابەتەیە وەکو بڵێ بەشدار بن لە پرۆسەی وشیارکردنەوە و چارەسەریەکان.
طبعاان چارەسەرەکە یەکەم شت دەبێت چاودێری دایک و باوک زۆر لەسەر منداڵەکانیان چاودێریان هەبێت ئەگە دایکە لەگەڵ کچەکەیدا واگەر باوکیشە لەگەڵ کوڕەکەیدا و هەردووکیان پێکەوە بەپێی دراسەکان ئەو خێزانانەی کە خێزانی ناتەبان واتە دایک و باوک کێشیان هەیە ڕێژەی توشببوونی منداڵەکان بە مادەی هۆشبەر و لە دەستپێکەوە جگەرە واتە جگەرە ئەگەرێکی هەیە ئێستامە بە چاوێکی زۆر سوک سەیریکەین یان وێب یان نێرگەلا زۆر سەیرە ئێستا لە کۆمەلگای ئێمە بووە بە مۆدیل یعنی باوکەکە بە کوڕەکەی دەڵێ نێرگەلەکەم بۆ ساسکە پێکەوە دانیشین بیخۆین یان باوک و کوڕەکە پێکەوە جگەرە دەخۆن ئەمە سەرڕاوی ئەگەری هەیە ئەم جگەرەی کە ئێستا بەکاری دێنی لە داهاتوویەکی نزیکدا ببێ بەهۆی بەکارهێنانی مادەی هۆشبەر چونکە تووشی ئاڵوودەبوونی دەکات شتەکە بەخۆی وایە بەم شێوازەیە ئاڵوودەبوونێکی سەرەتایی دواتر هەوڵ دەدەی بۆ چێژی زیاتر ئەم چێژ زیاترە ئەگەری هەیە تووشی مادێکی هۆشبەری زۆر مەترسیدار کات و ڕزگاربوون لێی زۆر ئەستەم بێت لە هەمووی گرنگتر دوورکەوتنەوەیە اینجا دوورکەوتنەوە بە دوو شێواز یەک ئەو کەسە خۆی دوورکەوێتەوە لەوەی کە خۆی تووشی ئالوودەبوون بە جگەرە و جۆرەکانی جگەرە نەبێ و هەوڵ بدا کە دوورکەوێتەوە لە هەموو جۆرە بەکارهێنانێکی هەموو جۆرەکانی جگەرە ئەوە لەلایەکی دیکەوە تۆ بتوانیت دوورکەویتەوە لەو کەشەی لەو BA کە هەیە لە دەوروبەرتا کە جگەرەکێشانی تایە یعنی تۆ ئەگەر لە ناو ماڵەکەشتا کەسێکە بێ جگەرە بکێشە تۆ ئەوی بە سەکن هانسمۆکرد واتە تۆ دەستی دووی بۆ جگەرەکێشان دیسانەوە ئەو جگەرەی کە کەسێک لە تەنیشتەوەی کێشێ تەسیرێکی ڕاستەوخۆ زۆر گرنگ و بە دەرەجەیەکی زۆری شێتی لەسەر ژیانی تۆ ئەو دووکەڵە دیسانەوە بۆ تۆیەتەوە بۆیە ئەبێت دوورکەوتنەوە لەوانەی کە جگەرەش کێشن لەگەڵتا زۆر گرنگن ئەگەر خۆتیش جگەرە هەر نەکێشی ئەبێت دووریش بکەویتەوە و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کەوا تۆ ئەو بڵێن ئەگەر باسی بڵێن هەرزەکار بکەی یان گەنج یان منداڵ ئەو دەور و پشتەی خۆی ئەو برادرانەی کە هەیەی کە ئەوانە دیسانەوە ئەو ئەوانە کەسێک نەبن کە شوهەوایەک دروست نەکەن بۆ ئەو منداڵە بۆ ئەو هەرزەکارە کە وای لێ بکەن بە ئاسانتر دەستی بگا بە جگەرە و فێری جگەرە کێشان بێ و برادەرەکانی لە قوتابخانە ئەو برادرانە نەبن کە جگەرە دەکێشن چونکە بە ئاسانی ئەو لەو تەمەنەیە هەم ڕەنگە توش ببێ و توشبوونەکەش ئالوودەبوونە کە ئالوودەش بووی تر بەردەوامە بێ ئێمە تەنانەت باسی ئەوە دەکەین کە دەڵێن ئەگەر لە تەنیشتەوە دووکەڵێک هەبێت تۆ هەڵی بمژیتەوە کاریگەریە اینجا تۆ ئەگەر خۆت بی کێشیت و بڵێ وەڵا هەڵی نامژمەوە تاکید هەر کاریگەریەکی زۆر نەرێنی هەیە خۆی ئەگەر تۆ بتوێ مەسەن ئەگەر هەر کەسێک ئێستاکە گوێ لێمێ ینی بڵێ منداڵێکی هەیە یان کەسێکی هەیە کە لە تەمەنی 15-16 ساڵە یان گەنجەکە ئێوێ واز بێنێ لە جگەرەکێشان ئەوە زۆر گرنگە یەکەم شت دایک و باوکەکەی قسەی لەگەڵا بکەن یان قسە لەگەڵ و منداڵای بکەن تێبگەن کە کاریگەریەکان ئەم جگەرەیە چییە واتە واقعەکەی پیشان بن کەەوە ئەم کاریکامیکان ڕەنگە لە ئێستاە پێی خۆش بێ یان لە ئێستا تەسیرێکی وای دیار نەکەوێت لەسەری بەڵام ئەبێ پیشانی بن کە ئەمە کاریگەریەکی نەرێنی هەیە لەسەری دووەم شتیش ئەگەر خۆیان کەسەکە لە ماڵەوە برایەکی گەورەی باوکی دایکی کەسێکی جگەراکێشی ئەبێ یەکەم جار ئەوان خۆیان وا بکەن لە پێش چاوی ئەو کەسە نمونەیەکی باش بن و خۆیان ئەبێت جگەرەکە نەکێشن جگەرەکە تەرەکەن بۆی منداڵەکەش ئەوەی کە پێێتەوە ڕۆڵ مۆدەڵنگ یعنی چاو لەوان نەکە کە فێری جگەرە بێ و لە هەمووشتی گرنگتر برادەرەکانێتی کە کاتێکی زۆر ئەباتە سەر لەگەڵیانە لە گەڕاک لە ماڵەوە لە قوتابخانە ئەوانش ئەو کەسانە بن کە دوور بن لە جگەرە یاخود دوورکەوێتەوە منداڵ لەو کەش و هەوایی کە وای لەکە بە ئاسانتر فێری جگەرە کێشان بێ اینجا بۆی واز بێنێ لە جگەرە کێشانیش ئەبێ بەڕاستی یارمەتی دەری زۆر هەبێ تەنانەت پزیشکی دەرونی زۆر گرنگە کە یارمەتی بدا چەندین ڕەنگە دەرمان هەبێ یارمەتی بدا چەندین ئێستا لە جیهانە تەنانەت ڕێکخراو هەن بۆ ئەوەی کەوا یارمەتی خەڵک بدەن زانیاری بدەن و یارمەتیشی بدەن لە بەهۆی چەندین ڕێگاوەکەوە ئەو ڕێکخراوە کارەکەن لەسەوەی کەوا جگەرە کێشانەکە بەرەبەرە بە شێوەیەکی تەدریجی پلە بە پلە ئەو واز لە جگەرە کێشان بێنێ